اما نمودار یا خود همان چارتی بیت کوینه که هر وکو بینن لماوی یک مانگ دا ل 46,000 دلار و چون برای داکشان هاتوه و استا که من امرو ام ویدیوی بوی و دروسه کم حتی کو 38 هاتوه هر وکو لیره نبینم برزانم 38,000 دلار بسیاری زور کس لیوه آیا تاکی ام بازاره او ها ساردو سردبه و همود راوکان هر وکو ازانن که برای داکشانن بو اوی زانیاری زیاتر بوی و بخمار رو بیناریم ویدیوی بن تا کوتایی ویدیو اکی با پیش میخن چون که زور شتیگرین که کلنا راستی هم ویدیو هم باز کردوه بنای خواد سلاو هاورم یوام در شوینه بن ساخو سلامت و تندروز بن انشالله برزاندی سانا و منی هاتمانی لخزمتی ایوه بو پیشکش کردن ویدیوی کیتر لزنجیر ویدیوکانی بعد سنان پاره لانترنت ل پیجی فیسبوکی بعد سنان پاره لانترنت هر و حالا چنل یوتیوبی بعد سنان پاره لانترنت با برزانه که یکم جارو چنل یبینن لیره چنلی بعد سنان پاره لانترنت کمن نهات ماین هفتانه 4 ویدیو لاره یا چنل و بلا وکمو که و به برانبرتوان درو الکترونیکان و $4 امریکی به دست بینن با وی و هیچ شکل ویدیوکانی ده طول دست ندن کمن بلا یا نکمو چنل که سابسکرایب بکن زنگوله تنش شالاک بکن و هر کاتی کم ویدیو یک آپلود تکم یا خود بلا و کموه یوتیوب لاری نوتیفیکیشن و ای آگادار بکاتوه و یکم کذبن که بین ویدیو کام ببینن بله عزیزان هر وکوله بیداتی ویدیو که شرحم کرد که بوی و شرحم کرد کاتی که چی نصر نموداری بیت کوین لماوه یک مانگا که ل 46,000 دلار و تاکو امرو کمنم ویدیو بوی و دروسه کم بو 38,000 دلار دابزیوه هاوران زور آسایی همو درو الکترونیکان لساله یک جا برو داکشانه کی زور گوره اچن لماوی 6 مانگا برو هلکشانه کی زور گوره دچن بلام همو درو اکنه او دروانه براسی با پوتانسیلن و پیشگیریه کی باشیان هیا براسی اوانه لساله یک جا پامپه کی زور گوره یاخون و زیاتری نو کسانه که هولدری او دروان براستی بن به دولمند لیرانه شروع بینن که دراوی الکترونی بیت کوین برزم با رازگوانه بم شتک لگل برستان هنده دراو 180 دراوکان پیوستن به بیت کوین و تا هر کاتی که دراوی الکترونی بیت کوین نرخکی دا بازی زوربه آلت کوینکان و حتی هنده لمیم کوینکانش نرخیان دا بازی چون که بیت کوین براستی اتوانیم برین شای کریپتوکارنسی و یکم دراوی الکترونیک هاتی تنها بازار کریپتوکارنسی لسال 2009 و تا زوربه دراوکان به تایبتی آلت کوینکان پیوستن به دراوی الکترونی بیت کوین بسیار زور کسلی و که بسیار تانکر بو که ایما دراو من کری و بنمونه بیبی دوچ یا خود هر دراوی کیتر بلام استا نرخکی دابازی و برزم هر وکو لحمو ویدیو کام بوی و باسم کردیم مادم جنابت هولدری بو ماوی 6 مانگ تاکو سال کنی و 2 سال تو ابی دراوکان هولدی بکی و تا داکشانی بازارکه تاثیر لتون نکد چونکه اگر لو بینی داکشانی بازارکه تاثیر لتو که و بچی دراوکان بفروشی تو هیچ کاتی نابید به هولدری کی سرکوتو و هیچ کاتی ناتوانی بگید به آرزوانه که حیتت هر وکو بوی وام شرح کرد که گوره کشای دراوکان که اویش بیت کوینه که چون لماوه یک مانگاله که ل 46,000 دلار و برو 38,000 دلار هاتوه دراوی وکو دراوی بیت کوین که اونده دا بزیوه زور آسایه بود دراوکانی تریش که استان رخیان برو داکشان هات به هر وکو لیرانه بابچینه و سر شیبا برزانم شیبا که استال روبین هوتیش لیز بوه ام داکشان هاوران بو همو دراوکان هر وکو شیبا بینن بو همو دراوکان برچاوه کری هر وکو گوتم لسال دو جا دراوکان دام پیکی زور گوره یاخون و هر وها پام پیکی زور گوره یاخون و تا ای و حسابی 6 مانگ بکن بو دراوکان چند شتیتری شیه که با راستی زور تاثیر لبازار کریپتوکارنسی اکن او ناآرامیه که استال دنیا دهیه بو نمونه شری نیوان ولاتی روسیا و اوکرانیا که زور تاثیر لبطایبتی لبازار کریپتوکارنسی اکن چون که لماوکان رابردوشته هاوران لهر ولاتی که شر بو به نرخی اشتگرام به هاکان براستی زور دابزیبن و تایبتی نفت و زیرو و استاش که لسن سالی رابردو ده هر وکو که کریپتوکارنسی هاتوه اوی باش بزانن که اگر دنیا ناآرام به تاثیری که زور لبازار کریپتوکارنسی اکم
چونکە خواست لەسەر ئەم شتانە لەسەر دراوەکان کەمترە بێ لەبەر شەڕ نرخیان زیاتر دابەزێ ئەو خاڵانە تەبیەوە بەڕاستی ڕەچاوی بکەن. بەڵام دیار ئازیزان کە شیبا ئینۆش لە 27 لە ماوەی یەک مانگا چەمبەرە و داکشان هاتووە و هەروەها لێرانە باوچینەوە سەر دراوی ئەلکترۆنی بیبی دۆج کە ئەمڕۆ هاوڕان بیبی دۆج بە 20 معاملەی 8/0 معاملەی پێکرێ هەروەکو ئێوە بڕون لەسەر هەر دراوێک کە لە کوین مارکێتکە پێوە کاتێک کە سێرچیەکەن ئەبینن کە بەڕاستی هەموو دراوەکان نەک بەتەن یا بیبی دۆج کوین بەڕێزم هەموو دراوەکان شای دراوەکان کە بیتکۆینە بەڕاستی داکشانێکی زۆر گەوران بەخۆوە بینیوە. هەروەکو گوتم بەڕێزانم سێبارە یەکەمەوە لە ساڵی دووجا بەڕاستی دراوەکان دامپێکی گەورە و هەروەها پامپێکی گەورە ئەخۆن زۆر ئاساییە مادەم جەنابەت هۆڵدەری تۆ ئەبێت دراوەکان بوو لە ماوەی 6 مانگ هەتاکو ساڵێکی و نیو ڕابگریت بۆ ئەوەی بەڕاستی زیاترین قازانج بکەیت واتە هۆڵدێرە و کەسەیە کە بەڕاستی دراوەکان ڕادەگرێ بۆ ئەوەی لە ماوەی ساڵێک و نیو 2 ساڵ زیاترین قازانج بکات. لێرانە شەرەکوچینە سەر نموداری بیبی دۆج کوین نموداری یەک مانگی هەروەکو بیتکۆین بەڕێزانم هەروەکو ئەبینن کە لێرانە لە 31ەوە لە 30وە چۆن بەرەو داکشان هاتووە و ئێستا کە منەم ڤیدیۆی بوویەوە دروستەکەم بە 20ە واتە لە 8/30ەوە هاتیتە خوارێ بوو 8/20 کە هەروەکو گوتم زۆر ئاساییە بەڕێزانم هەر دراوێک ئەگەر ئێوە سێرچی بکەن لە کوین مارکێت بەڕاستی داکشانی بەرچاوی هەموو دراوەکان ئەبینن. هەروەکو نمونەشم بۆ ئێوە هێناوە کە دراوی ئەلکترۆنی بیتکۆین زۆر بەرەو داکشان هاتووە و زۆربەی دراوەکانیش کە پەیوەستن بە بیتکۆین زۆر ئاساییە کاتێک کە نرخی بیتکۆین داکشا هەموو دراوەکان بەرەو داکشان دێنەوە. بەڕاستی هاوڕان ئەم ڤیدیۆم بوویەوە دروست کرد چونکە ئەموێ بەیوە بڵێم کە سەبر و تحملتان هەبێ چونکە بازاری کریپتۆکارنسی بەڕاستی بە مانگێک و 2 مانگ نابی تۆ بگەیت بەو شتەی کە ئەتوێ ئەبێ بەڕاستی هۆڵدێرێکی سەرسەخت بی واتە ئەو داکشانانە هیچ تەسیرت لێ نەکە زۆر ئاساییە چونکە بازاری کریپتۆ هەروەکو بە خۆتان ئەزانن زۆر هەڵکشان و داکشانی بەخۆوە ئەبینی تەنها هۆڵدی بکەن بەڕێزانم و لە ماوەی ساڵێک یاخود ساڵێک و نیوە بەرهەمی نەک بیبی دۆج کوین بەڕاستی ئەو دراوانەی کە بە پۆتانسیێلن تەنها هۆڵدی بکەن بۆ ئەوەی لە ماوەی ساڵێک و نیوە بەرهەمی ببینن. بەڵێ ئازیزان بە پێویست بۆ ئەم ڤیدیۆی بۆیەوە دروست بکەم چونکە بەڕاستی لەم بازارە ساردەی کریپتۆکارنسی کە هەموو دراوەکان بەرەو داکشانن پێویست بوو بۆ ئێوە ڕوونکردنەوەیەک بخەمەڕۆ بۆ ئەوەی ئێوەش بەڕاستی وڵاتان بەرز بکەمەوە بۆ ئەوەی سەبر و تەحملتان هەبێ و دراوەکانتان مەفروشن چونکە ئێستا باشترین کاتە بوو کڕینی دراو هاوڕان نەک فروشتنی دراو ئەوانەی کە بەڕاستی ئەوانەوێ ئێستا دراو بکڕن هەر دراوێک بەڕاستی زۆر داکشەوە واتە ئێستا باشترین فرسەتە بۆ کڕینی دراوەکان. ئیتر نامەوێ ڤیدیۆکەی زۆر درێژەی پێ بدەم هاوڕان هاتینە کۆتایی ئەم ڤیدیۆیەش سوپاسی ئێوە کەم کە تاکو ئێستا بینەری ئەم ڤیدیۆیی بوون هەر ڕەخنە کامنت پرسیارێک هەبوو لەژێر ڤیدیۆیە لە چەنەلی یوتیوبم بنووسن من بە چاوان جوابتانە دەمەوە تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر ئەپێکی تر و هەروەها بەرنامەیەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم خوا یار و پەنای ئێوە بێت خواتان لەگەڵ.